بەناوی خوای گەورە و میهرەبان. ڕاگەیەنراوێک لە بەڕێوەبەرایەتی نێشتنی مادە هۆشبەرەکانەوە 16 تۆمەتبار دەستگیر کران و زیاتر لە 82 کیلۆگرام مادەی هۆشبەریش دەستی بەسەردا گیرا. هەروەها لە بەغدا و مووسڵیش 1170 کیلۆگرام مادەی هۆشبەر لە دوو چالاکی هاوبەشدا دەستی بەسەردا گیرا. لە بەردەوامی هەوڵەکانمان بۆ ڕوبەڕووبوونەوە و نێشتنی مادە هۆشبەرەکان لە ژمارەیەک چالاکیدا لە 2 هەفتەی ڕابردوودا بەڕێوەبەرایەتی نێشتنی مادە هۆشبەرەکان و بەشەکانی تری سەر بە بەڕێوەبەرایەتی لە دهۆک و زاخۆ دوای وەرگرتنی بڕیاری بەڕێز دادوەری لێکۆڵینەوەی ئاسایش توانرا ژمارەیەک بازرگان دەستگیر بکرێن کە کاری گواستنەوە و مامەڵەکردنیە بە مادەی هۆشبەرەوە دەکرد کە ژمارەیەکیان هاوڵاتی وڵاتانی بیانین و دراوسێن. لەم چالاکیانەدا توانرا بڕی 22 کیلۆگرام و 22 کیلۆ 940 گرام کریستاڵ و هەروەها 1 کیلۆ 440 گرام هێرۆین و 50 کیلۆگرام حەبی ترامادۆ دەست بەسەردا بگرن. هاوکات جگە لەم مادانە توانرا تۆڕێکی تری بازرگانی کریستاڵی شر هەڵبۆشێننەوە کە لە ناو دوو دەبەیڕۆنی ئۆتۆمۆبیل کریستاڵی شر دانرابوو کە کێشەکەی 7 کیلۆ 620 گرام بوو و دەستی بەسەردا گیراوە. کۆی گشتی ئەو مادانەی کە دەستی بەسەردا گیراوە 82 کیلۆگرام و تۆمەتبارەکانی 16 تۆمەتبار بوونە. و هەروەها لەلایەکی دیکەوە تیمەکانی بەڕێوەبەرایەتی نێشتنی مادە هۆشبەرەکان لە چالاکیەکی دیکەدا توانیویانە بڕی 45 کارتۆن دەرمان و حەبی ماوە بەسەرچووی بێستیکەر کە بە شێوەی قاچاغی نایاسایی هێنرابوونە ناو هەرێم دەست بەسەردا بگرن. شایانی باسە لە دوو چالاکی تردا کە بەڕێوەبەرایەتی نێشتنی مادە هۆشبەرەکان ڕۆڵی گرنگ و کاریگەری تێدا هەبووە توانرا 1100 کیلۆگرام واتە تەنێک و 100 کیلۆگرام حەبی کەپتاگۆن لە شاری بەغدا و 70 کیلۆگرام حەبی کەپتاگۆن لە شاری مووسڵ دەستی بەسەردا بگیرێت کە یەکێک لەم چالاکیانە بە هەماهەنگی هەر چوار بەڕێوەبەرایەتی نێشتنی مادە هۆشبەرەکانی هەولێر و بەغدا و مووسڵ و سلێمانی بوو. لە دادگا دۆسیەی تاوان بۆ تەواوی ئەو تۆمەتبارانە کە دەستگیر کراون کراوەتەوە بە پێی یاسای بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان و کارتێکەرە عەقڵیەکان مامەڵەیان لەگەڵدا دەکرێت. لێرەدا بە پێویستی دەزانین تەواوی هاوڵاتیانی خۆشەویست ئاگادار بکەینەوە بە هەموو شێوەیەک خۆ بە دوور بگرن لەم مادانە و هەر زانیاریەکیشیان دەستکەوت لەسەر ئەو کەسانێک کە مامەڵە بەو مادانەوە دەکەن بنکە و بەڕێوەبەرایەتیەکانی ئاسایش ئاگادار بکەنەوە. بەڕێوەبەرایەتی نێشتنی مادە هۆشبەرەکان 19/3/2025 ماوەیە کە دەبینی جارێکی دیکە پێشتر بەکارهێنەرانی مادەی هۆشبەر زیادی کردووە. ئایا تاکتیکی نوێ هاتووەتە پێش بۆی وا زیادی کردووە یاخود هۆکارەکان چین کە هۆکاری چی زیادی؟ بڵێ ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی نێشتنی مادە هۆشبەرەکان تەبیعی استراتیجیەتێکمان داڕشت مەبەستیشمان لەوەی ئەوە بوو کەوا ڕیشەکێشی مادەی هۆشبەر بکەین لە هەرێمی کوردستان. زۆر بە وردی کارمان کردووە ژمارەیەکی یەکجار زۆر لەوانەیە کە کڕین و فرۆشتن بە مادەی هۆشبەرەوە دەکەن دەستگیرمان کردووە. خۆی بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر لەبەرەوەی تاوانێکی شاراوەیە بە بەردەوامی هەوڵ دەدرێت زیاتر بڵاو بکرێتەوە بەڵام ئێمە بە شێوەیە کارمان کردووە هەوڵمان داوە ستۆپی پێ بکەین و ئەم بڵاوبوونەوەی ڕابگرین. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی نێشتنی مادە هۆشبەرەکان هەماهەنگێکی زۆر باشمان هەیە لەگەڵ مکافحەی مخەدەراتی حکوومەتی فیدرال و هەروەها بەڕێوەبەرایەتی نێشتنی مادە هۆشبەرەکان دەستگای ئاسایش هەرێم سلێمانی بە هەمان شێوە چەندین چالاکی هاوبەشمان بەیەکەوە ئەنجام داوە. چەندین تۆڕی بازرگانی نێودەوڵەتی سەرجەمی ئەندامەکانیان دەستگیر کراون و لێک هەڵوەشێنراونەتەوە تەنانەت جاری وا هەبووە چالاکیەکان گواستراوەتەوە دەرەوەی خاکی هەرێمی کوردستان کەسانی تاوانبار لە دەروی هەرێمی کوردستان دەستگیر کراوە هێنراوەتەوە بۆ دادگاکانی حکوومەتی فیدرال و هەرێمی کوردستان.
ئەوانەی کە ئاڵدەی مادەی هۆشبەر دەبن بەداخەوە لە گشت چین و توێژەکانی تێدایە واتە لە ڕووی مادیەوە چ دەوڵەمەند بێ یان خۆت هەژار بێت و لە ڕووی زانستیەوە چ پلەی زانستی هەبێت با بڵێن شاهادەی دکتۆرای هەبێت یان خۆت هیچ شادەیەکی نەبێت لە هەموو بابەتەکانی تێدایە و خەڵکێک کە ئاڵوودە بۆ مەرج نییە ئەو کەسەیە شەهادەیەکی بەرزی هەبێ یان لە ڕووی مادیەوە ئاستی گوزەرانی خراپ بێ نەخێر بەڵام ڕێژەی زۆری ئەوانەی کە ئاڵوودەی مادەی هۆشبەرن لە چینی هەژار و مامناوەندن بەڵێ ئێمە بە دوواداچوونمان کردووە زۆر بەوردی و لێژنەیەکمان پێکهێناوە کافتریا و ڕێستۆرانتەکان بەسەر دەکەینەوە معسەری نێرگەلەی کافتریا و ڕێستۆرانتەکان پشکنینی بۆ ئەنجام دەدەین و ئەو کارمەندانەی لەوێ کار دەکەن پشکنینیان بۆ ئەنجام دەدەین و خاوەنی کافتریا و ڕێستۆرانتەکەش و لە هەمان کاتدا بەڵێنامەیەکیان لێوەردەگرین تاوەکو ئەو شوێنە نەبێت بە ناوەندێک بۆ بڵاوکردنەوەی مادەی هۆشبەر و خۆشبەختانە تاوەکو ئێستا ئەو هەڵمەتەی کە ئێمە ئەنجاممان داوە تاوەکو ئێستا لە هیچ کافتریا و ڕێستۆرانتێک مادەی هۆشبەر بوونی نەبووە و ئێمەش مەبەستمان بۆ پێش بگرین لە ڕووداوەکە بۆیە ئێمە بە بەردەوامی بە شێوەیەکی لە ناکاو هەڵدەکوتینە سەر کافتریا و ڕێستۆرانتەکان بەبێ جیاوازی لە گشت منتیقەکانی هەولێر یاخود لە گشت گەڕەکەکانی هەولێر بەبێ جیاوازی ئەم هەڵمەتە ئەنجام درراوە جگە لەمەش ئێمە هەڵمەتێکی ترمان ئەنجام داوە لێژنەیەکمان پێکهێناوە بۆ دەرمانخانە و نۆڕینگەکان کە مەبەستمان لێی ئەوەیە ڕێگریەکی تەواو بکرێت لە پێدانی دەرمانی پزیشکی کۆنتڕۆل کراو بە هەر کەسێک پێویستە بەپێی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و سندیکای دەرمانسازان و هەروەها بەپێی ڕێنمایەکانی بەڕێوەبەراتی نێشتنی مادە هۆشبەرەکان مامەڵە لەگەڵ ئەو دەرمانانە بکرێت ناکرێت هەر کەسێک بێوێت هەر دەرمانێک بێوێت بتوانێت دەستی بخات لەبەرەوەی بەشێک لەم دەرمانانە دەبێتە هۆی ئاڵودەبوون ئەمەش سەر دەکێشێت بۆ ئاڵودەبوون بۆ جۆرەکانی تری مادەی هۆشبەر یعنی لە عێراق زۆر زار یعنی کە دێت دەرمانی بێهۆشتری تێدا هیچ زانیاری هەیە لەسەر بڵێ ئێمە وەکو بەڕێوەبەراتی نێشتنی مادە هۆشبەرەکان هەر بابەتێک کە مادەی هۆشبەر لە پێکاتەکەی بوونی هەبێت ئێمە ڕاستەوخۆ بە دوواداچوونی بۆ دەکەین و پشکنین بۆ ئەو مادانە ئەنجام دەدەین تاوەکو دڵنیابینەوە لەوەی کەوا بە هیچ شێوەیەک مادەی هۆشبەر نەهێنرێتە ناو خاکی هەرێمی کوردستان و زۆر بە وردی کارمان لەسەر ئەو بابەتانە کردووە تاوەکو ئێستا هیچ حاڵەتێکمان نەبووە. خۆی کڕین و فرۆشتن بە مادەی هۆشبەر لەبەرەوەی تاوانێکی شاراوەیە هەوڵ دەدرێت لە زۆر شوێن ئەنجام بدرێت مەرجنیە شوێنێکی دیاری کراو بێ بۆیە هەوڵەکان ئەوانەی کە کڕین و فرۆشتن دەدەن بە جۆرەها شێوە هەوڵ دەدەن کەوا مادە هۆشبەرەکان بفرۆشن بەڵام ئێمە زۆر بە وردی کارمان لەسەر کردووە و هەر بەم بۆ نێشە توانیمانە ڕێژەیەکی یەکجار زۆر لە بازرگانان دەستگیر بکەین تاوەکو ڕێگریەکی تەواو بکەین لە بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر. سپاس.